ئامادەکاریەکانی وەزارەتی بازرگانی عێراق بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران لە سایلۆکان دەستی پێکردووە کە بۆ ئەم ساڵ هەر تۆنێک بە 750,000 دینار خەمڵێنراوە، بەڵام بەشێک لە جوتیاران لەو نرخە نیگەرانن. وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاندووە پلانی استراتیژیان داڕشتووە بۆ وەرگرتنی 5 تۆن گەنم لە چوارچێوەی ئاسایشی خۆراک و 3 ملیۆن تۆنی دیکە بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ و بە کۆگاکردنی 2 تۆنی تر بۆ ماوەی 6 مانگ. بەڵام سەدان جوتیار لە پارێزگاکانی باشوور ئامادەنین لە وەرزی بە بازاڕکردن بەرهەمی گەنم بەو نرخەی کە حکوومەت دیاری کردووە بفرۆشنەوە بە وەزارەتی بازرگانی. هۆکارەکەشی بۆ ئەو دەگەڕێنەوە کە حکوومەتی عێراق گەنم بە نرخی گرانتر لە دەرەوە هاوردە دەکات کە نرخەکەی دوو هێندەی ئەو نرخەیە کە بڕیارە لە جوتیارانی ناوخۆی پێ بکڕێتەوە. بۆیە ئەو نرخەی کە بۆ جوتیارانی ناوخۆ دیاریکراوە بەراورد بەو نرخەی لە دەرەوە هاوردەی دەکات زۆر کەمترە. لەو بارەیەوە نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم بە کورسات نیوزی ڕاگەیاندووە بۆ ئەم ساڵ حکوومەتی عێراق بڕیاری داوە کۆی بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێتەوە و بۆ هەر تۆنێکیش بڕی 750,000 دینار دیاریکراوە. وتیشی ئەگەر نرخی گەنم لە بۆرسە و بازاڕەکانی جیهان لەوەی ئێستا زیاتر بەرز ببێتەوە، وەزارەتی بازرگانی عێراق بڕیاری داوە نرخی وەرگرتنی گەنم لە ناوخۆ بە ڕێژەی لە 20% زیاد بکات. نەوزاد شێخ کامیل ڕاشی گەیاندووە بەڵێنیان لە حکوومەتی ناوەندی وەرگرتووە کە بۆ ئەم ساڵ لە ماوەی 10 ڕۆژدا سەرجەم پارەی گەنم و جۆی جوتیاران پاکتاو بکرێت. وتیشی پێشبینی دەکەن بۆ ئەم ساڵ بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لە ساڵی 2021 زیاتر ببێت و نزیک ببێتەوە لە 200,000 تۆن. ڕۆژی چوارشەممەش لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەزامەندی داوە لەسەر خەرجکردنی شایستەی دارایی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ساڵانی 2014 تا 2016 لە ڕێگەی جێکردنەوەی لە پرۆژە یاسای پشتیوانی خێرای ئاسایشی خۆراک و گەشەپێدان.